لەگەڵ وهاتنی وەرزی هاوین ژمارەی فێرگەکان و کوتومانە لە زیادبوونایەوە هەندێک جار فێرگەی کچانیش لە شار و شارۆچکەکان و لە ناوچەکانەوە ئەکرێتەوە. لە ئێستادا بەهۆی زیادبوونی فێرگەکان یەکێتی تۆپی پێی کوردستان بڕیاری داوە کە خولێکی تۆپی پێی فێرگەکان بۆ کچان بکاتەوە و 8 فێرگەش لە سەرتاسەری هەرێمی کوردستانەوە تیایدا بەشدارن کە لە پارێزگای سلێمانیەوە نزیکی 5 فێرگە لەو خولەدا بەشداری ئەکەن. من ناوم لەنیا شەهابە یاریزانی فێرگەی یانی چەمچەماڵم. من ناوم ئاسوودەیە یاریزانی فێرگەی تۆپی پێی یانی چەمچەماڵ. من ناوم تابلۆە یاریزانی فێرگەی تۆپی پێی یانی چەمچەماڵ. من ناوم شەنیا ڕێبوارە یاریزانی فێرگەی تۆپی پێی یانی وەرزشی چەمچەماڵم. من ناوم ساڤە ڕێبوارە یاریزانی فێرگەی تۆپی پێی یانی وەرزشی چەمچەماڵم. بە بەشداری چەند فێرگەیەکی جیاواز پاڵەوانەتی فوتساڵی کچانی هەرێمی کوردستان دەست پێ دەکات. بڕیارە ڕۆژی پێنجشەممە بە بەشداری 8 تیپ بۆ لەدایکبوانی 2007 و بەرەوسەر شێبڕچیەکانی پاڵەوانەتی فوتساڵی کچانی کوردستان دەست پێ بکات. یەکێتی تۆپی پێی کوردستان لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەی هونەری لە شاری هەولێر ئەنجامدا و نوێنەری تیپە بەشداربووەکان تیایدا ئامادەبوون و لە مەرج و ڕێنمایی پاڵەوانەتیەکە ئاگادار کرانەوە. ئەم خولە جیاوازی ئەوەیە کە ئەو منداڵانەی بەشدارن ئاستیان سەرەتاییە و لە فێرگەکاندا مەشق دەکەن و دەبێت بە ئەزموونێکی نوێ بۆیان کە لە خولێکی سەرتاسەریدا توانای خۆیان پیشان بدەن و ئامادەکاریە بێ بۆ بەرزبوونەوەی ئاستیان تا لە داهاتوودا بەشداری پاڵەوانەتی یانەکان بکەن.